هەڵەیەکی زۆر سەرەکی ڕوویاوە تەوان لە سەردەمی جەناوی کاک یوسف نەبووە ئەمە گەڕێتەوە بە ساڵی 2009 پێمە دەستیان پێ کردووە پێش ئەوەی سایت پلانی پرۆژەی چاویلان ئامادە بکرێ زەویەکانی لەسەر تاپۆکراوە ئەمە گەورەترین هەڵەیە کە هەڵەکە لە نێوان ئیسیسمار و شارەوانی و چاویلاندا ڕوویاوە بەڕای من ئێستا من سیغەیەکم گەشتمە سیغەیە لەگەڵ جەناوی کاک یوسف پێشنیارێکم بۆ کردو ئێستا پێشنیارەکە ئەعلان ناکەم لەبەرەوەی ئەبێ بەڕێز کاک شاسوار ڕەزامەندی بدا لەسەرەوە ئەگەر ئەوان ڕەزامەندیان نەدا ئەو کاتە ئێمە ڕێی خۆمان وەک نووسینگەی پەرلەمان وەک سەرۆکی لژنەی شارەوانی و گەشتوگوزار ڕێی خۆم و سەریح بەرئەدەم بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئێدا بە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران لیژنەیە پێک بێنێ بۆ حەڵکردن پێم وایە لیژنەیەکی تر لە وەزارەتەوە هاتووە تاپۆکان طبعا ئەو سێ شوێنەی کە هەیە کە لەم ماوەی ئیشی تیا کە بە حەفارە هەڵبڕی ئەو شوێنەکە پێوتێ وێلای شاهانە دوو قەتعەیە یەکی 1600 مەتر دانیچانەوە مۆڵێکی بازرگانیە سیانەکە کێتە دەروی سنوورەکە ئەمە داوای کرد کە وەکو یەکەم جار و یەکەم هەنگاو کە ئەو پرۆژەی وێلایی تیا بکە ئەمە کارەکەمان ڕاگیر لەبەروی کە بە پێی بڕیاری هەردەستەی باڵای وەبەرهێنان قەینا مۆڵەتی ئیسیسماری هەیە پێویست ناکات بەڕێتەوە بۆ ئێمە بەڵام پێش دەستپێکردنی هەموو بینایەک ئەبێ نەخشەی پەسەندکراون ئەبێ نەخشە کارکردنی ئەو پرۆژەیە بێنێتە شارەوانی بۆ چێکردنەوە ئەمانی جیلتیزامیان بەوە نەکردەوە بۆ کارەکەمان ڕاگەتەوە چونکە ئەگەر بینایەک لەوێ بکرێ سپێنی کێشەی کارەبایە بێ کێشەی ئاویە بێ کێشەی مەجاریە بێ کێشەی جادەیە بێ